گیان مۆبێرگی هاوکارم کە پامنەری ئەنارتیە لە لەندەن ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمەدایە و باس لەو دوایین گۆڕانکاری و زانیاریانە دەکەین کە سەبارەت بە دۆخی پەنابەران لە وڵاتانی بەریتانیا هەیە بە تایبەت لە ئێستادا بڕیاری ناردنەوەی پەنابەران هەیە بۆ وڵاتی خۆیان یاخود بۆ وڵاتی ڕواندا. ژیان بەخێر بێ. سپاس بۆی میوانی ئێمەی. ژیان با یەکەم جالەوە دەست پێ بکەم پێش بچمە سەر دۆخی پەنابەران. ویستمانە حکوومەتی هەرێم ینی لە لەندەنی شوازی لێ ناهێناوی. لێش سکاڵا و لەسەر تۆمارکرا بەسی کێم سکاڵایەمان بۆ بکە. وەڵا ئەو کاتێک کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هات بۆ بەریتانیا لەوێ من کاری ڕۆژنامانی ینی ئەنجامەدەم و ئەبێ تەسویرکەم ئەبێ لێدوان وەرگرم لە کاتێکە کە تەواو بوو سیمینارەکە و بەهۆی ئەوەی کە لە دەرەوە ناڕزایکی زۆر هەبوو هێلکە بارانەکران منیش تەسویرەکەم عادی ئیتر لەو کاتیان ڕانەکرد و لەسەر تەلەڤیزۆن دەرچوو کاڵم هەڵهاتون و فعلەن هەڵهاتبوون هەڵهاتن لەوێ لەبەرێکە هەمووی هێلکە بوو تقریبی 360 طبقە هێلکە گیرا ئەو کۆڵانەی کە سیمینارەکەی لێبوو. ئەیتر کە لە کەناڵی ئەنارتی دەرچوو شەوەکە یەکێک لە ئەندامانی پارتی لە وڵاتی بریتانیا پەیوەندی پێوە کردموتی ئەوە حکوومەتی هەرێم سکاڵا لەسەر تۆمارەکە لەبەرێکە هەواڵی ناڕاست دەگوێزیت وتم بۆ وتی تۆڵی هەڵهاتون وتم هەڵهاتن لەبەر من کامێرەکەم پێوە من خۆم تەسیرم کردووە هەڵهاتن ئەیتر لەوە بەڕاستی بەهۆیەوە شو ینی لە هەولێرۆ نهاتمەوە چونکە دیارە لە کوردستان دەنگی ئازادی کپەکرێ منیش تااقەتی و گێر و کێشەیەم نەبوو بەڕاست بە کوردستانەوە نەوەستان هاتن لە لەندەنی لەسەر تۆمار کرد ئێنارتی لە هەر شوێنێ بێتەوە بزان وەزمان لێ ناهێنە ژیانگیان بەخێر بیتەوە با بزانم دۆخی پەنابەران لە بەریتانیا چۆنە لە ئێستاە پەنابەرانی کورد ئێمە باسەکەین ئەگەر بەگشتی جارێ بڵێم بەگشتی دۆخی پەنابەران باش نییە بەهۆی ئەو بڕیارە نوێی حکوومەتی بەریتانیاوە کە پەنابەران یا ئەنێرنەوە بۆ وڵاتی خۆیان یا خودیان نێرم بۆ ڕواندا بۆ چارەسەرکردنی کەیسەکانیان لە ئێستا 100 کەس لە 100 پەنابەر لە گرتوخانان چاوەڕێ ئەوەن کە چواردەی حوزەیران بیانێرم بۆ ڕواندا تەوان تیکتی یەکسەریشیان بۆ بڕاوە لەوێ ئەمێنەوە تاکو و کەیسەکانیان تاوتێ ئەکرێ بڕیار ئەدرێ ئەگەری قامۆرگرن ئەیانهێنەوە بەریتانیا ئەگەر وەری نەگرن هەر لێوە ڕەوانەی وڵاتی خۆیانەکەن و ئەوەی من ئاگادار بم دا کورد تا ئێستا وڵاتی کورد لەو 100 کەسە تیکتی ڕەواندای وەرگرتووە لەو 100 کەسن کە لە زینداندا لە ئێستادا ڕاگیراون بەڵێ خۆی زیاترن ژمارەی کوردەکان بەڵام ئەو دەکەسە بە دڵنیایەوە تێکتەکانیان وەرگرتووە باشە باسەوە دەکرێت کە هەڵبژاردنێک هەیە لە بەرامبەر پەنابەراندا کە دەتوان بگەڕێنەوە وڵاتی خۆیان یان ڕەوانەی ڕواندا بکرێن زانیارەکان لەسەرمانە چی زانیاریکەوەی ئێستا مەسەلەن بۆ نمونە کورد ئەڵێ کوردستان سەقامگیر نییە دەنگی ئازادی نییە وایە حکوومەتی بەریتانیا ئەڵێ ئەوکە یا بچۆ بۆ ڕواندا یا ئەو تا ئێمە پشتگیری دەکەین پشتگیرەکەشیان تەوان هەر تۆزێک داراییە ئەوە نەبێت کە بڵێن ژیانیان بپارێزن یا ئەو تا بچنەوە وڵاتی خۆتان ئێستا تا ئێستا ئەوە هەیە بۆچوونێکە لە ناو وەزارەتی ناوخۆی بەریتانیا بەس تا ئێستا جێبەجێ نەکراوە باشە ژیان بۆچی ئەم ساڵ بەریتانیا ئاوا فشارەکانی قوڵ کردەوە بەسەر پەنابەرانە ینی هەموو هەڵبژاردنەکان لە بەردەم پەنابەرانە کە خراوەتە ڕوو نردنەوەیانە بۆ وڵاتێکی تریان وڵاتی خۆیان ئەم شارانە هۆکارەکەی چییە؟ لەبەرەوەی کە ژمارەیەکی زۆر لە پەنابەر هاتووە پارتی پارێزگاران فشارێکی زۆری لەسرە بەهۆی ئەوەی کە پەنابەرێکی زۆریە تا دوێنێ هەشتا کەسی کە هاتووە ینی ئێشتان ئێمە لە سەرەتای بڵێن واگەنە نیوەی ساڵە 9941 پەنابەر هاتوون هەتا دوێنێ ینی ژمارەیەکی زۆرە لە چاو ساڵی پارە ینی زۆر زیاترە ئێشتان ئێمە شەژمانی یەکەمی ئەم ساڵە ینی شەژمانی داهاتوو بە دڵنیەیە ئەوەیەکەیەن ئەوان مەجبورن کە ئەم ڕێکارانە بگرنە بەر بۆی کە خەڵک بترسێ ئیتر نێت بۆ ئەوێ بەڵام خەڵکەکە هەریەت
وا دیارە خەڵکەکە بڕوای بەوە نییە بەڵام کە چواردەی مانگ ئەو کۆمەڵە ئەو ژمارە پەنابەرە نێران بۆ ڕەواندا لەوانەیە خەڵکەکە تۆزێ سڵ بکاتەوە یان دوو جاریکە بیر بکاتەوە پێشەوەی کە بڕیار بابێت بۆ بەریتانیا. زۆر چاکە ژیان ئەم بڕیارە کە دراوە لە ئێستادا کام پەنابەرانە ئەگرێتەوە کام پەنابەر یاخود چ جۆرە پەنابەرێک لە ئێستایان مەترسیەوەی لەسەرەکە ڕوبەڕووی ئەوە بکرێتەوە کە دووبارە لە وڵاتی بەریتانیا بکرێتە دەرەوە. ئەو پەنابەر ئێستا لەم 100 کەسەی کە هیوا هەیە لە چووپە بەلەمەکەەوە براوەتە ئەوێ ینی خۆبەختانەی بەڕاستی ئەنی زۆر کەس ئەوانە ئەگرێتەوە. ئەوانەی کە گەر باسیەوانە بکەین کە تاوانێکیان هەیە یا تۆمەتێک کراوتە پاڵیان ئەوانە هەتاوەکو هەفتەی ڕابردوو 300 کەس بوون کە بنێرێنەوە بۆ وڵاتی خۆیان. لەوانە ژمارەیەکی عێراقیشی تیابوو کوردی تیابوو بەڕاستی ئەریتریە بەنگلادیشیە سۆدانیە خەڵکی سووریا ئەوانە ئەوە هەفتەی ڕابردوو 300 کەس بوون هەریەکە بنێران نهاتە وڵاتی خۆیان. بەڵام ئەمانی کە بۆ ڕواندا ئەمانە ئەڵێن بەگشتی ئەوانەی کە لە سەرەتای ئەم ساڵەوە هاتوون هەتا وەکو دوێنشکە هاتوون ینی لەو ماوەی پێشوا کە سیویەکی ئایار ئەبواە ئەو سیویەک نەفەران بێناتەوە بۆ ئێرە پەنابەرەکان ئەوان بەڕاستی ئەوان کە خۆشببختانە ڕێگیری لە کیرە ئەوانە بەدڵنیایە بوو ئایانوت ئەتانێرینەوە بۆ لەبەرەکەی کەیسەکانیان تاوە بۆ داخراوە هیچ چارێکیان نەماوە یان دەنگوێک بڵاو بۆ وڵا ئەوانە هەموو تۆمەتبارن ئەو کوردانە بۆی ئەیان نێرنەوە ناتۆمەتبار نین کە کەسی گێتە ئەوێ بەڵگەیەکی پێ نییە مەجبورە بەڵگەیە دروستکە لەسەرەوە بەڵگەیە کەسێک حکمی ساڵێ 2 ساڵ ئەخوا ئەمە تاوان نییە بۆ کەسە لەبەری پێویستی بە بەڵگەیە ئەوەی من ئاگادار بم پەنابەری پەیوەندی بە منەوە کردوتی دادەژیان یارمەتیم بە ئەچم بۆ نوێنەراتی حکوومەتی هەرێم لە بەریتانیا داوای بەڵگەیەکەکەم کەچی پێمەڵم بڕۆ لە کوردستان بکە یا وەکالە تێبکەرەوەیەکی لە کوردستان بۆ بکە ئێمە پەنابەرم چۆن بڕۆمەوە ئەوێ ئەی ئێمە نوێنەراتیمان بۆ چیە لەوێ ئەیتر ئەو گێر و کێشانە هەیەکەواکە هەندێکیان ئەو بەڵگانە دروست بکەن بەهۆی ئەوە تاوان بدرێن ئەوانن کە ڕزکیان زۆرە بنێرێن وڵاتی خوێن ئەوانەی ڕەواندەش خۆبەختانەی بەڕاست زۆر باشە ژیانگیان لە ماوەکانی ڕابردووە ینی ئیتێک حاڵەتێک هەبوو کە لە ئێناڵتی شەوشنجارە هەواڵمان لەسەر کرد کە دەیوت من چەندین ساڵیشە لە بەریتانیا دەژیم بگرا خێزانیشم هەیە منداڵیشم هەیە بەڵام من ئێستا هەڵبژاردەیەک لە بەردەم منە هەیە بۆ گەڕانەوە ئەمە چییە ئەم حاڵەتیانی چی شتێک واکە کەسێک کە ئەم ساڵیش بە ڕێگی قاچاق کۆچی نەکردبێ بۆ بەریتانیا بەڵام هەوڵی ناردنەوەی بدرێت ئەو کەسەی کە باسی ئەەکەین خێزانی 4 مناڵی هەیە ئەوە کەسێکە لەوانەیە کە بڵێن نەکبەتی با بڵێن کردبێ و ئەو بەڵگەی دروست کردو و لەسەر ئەوە ئەگەر حکمێکیان نابێ خۆ ئەم کابراتەوە تاوانی نەکردووە ئەم کابرای پێویستی بە بەڵگە بووە لەبەر ئەوەی کە ئەو تاوانیان بەسەرا سەپانەوە ئەمە تاوانبارە ئەینێرینەوە مناڵی جنسی هەیە هاوسەری جنسیانە چەند جار تەقدیمیان کردو بۆی لە ڕێی خێزانەکەیەوە ئێقامی بنێ هەمویان ڕەفز کردێتەوە ئەو خاڵیان لەسەردانەوە ژیان لێستەیە هیچ ڕێککەوتنێک هەیە لە نێوان بەریتانیا و وڵاتانی دیکەی ئەوروپا بۆ ڕێگریکردن لە کۆچی پەنابەرانیانی لە کەناڵی ئینگلیزیەوە نا فەڕەنسا بە هەموو شێوێ ڕەتێکا پێشتر ئەوە بوو دۆبلن هەبوو دۆبلن ئەوە بوو ڕێکەوتە نامێ لە نێوانێکێتی ئەوروپا لە هەر وڵاتی پەنجەمۆرت هەبێ ئەبێ ئەو وڵاتە چارەسەری کەیسەکە بکە یعنی حتا ئەگەر ڤیزەی وڵاتێکت هەبێ چونکە کاکەت ڤیزە وەرەگری پەنجەمۆرەیە هەر ئەو وڵاتە بەرپرسە لێت ئێستا بەهۆی کە بەریتانیا لێکیتی ئەوروپا دەرچووە ئەو ڕێکەوتە نامەیە نەماوە چەنە بەریتانیا داوای کرد کە بۆی بکەن بڵێن ئەو ڕێکەوتە نامێ بکەنەوە لەگەڵ بە تایبەتی فەڕەنسا بە هەموو شێوە ڕەفزان کردیانە بێت تۆش بەشی خۆت وەرگری هەرچی چەنێ بۆ وڵاتانەیەن و پەنجەمۆریاشیان هەیە بەڵام کەێنە بەریتانیا ناتوانێت بەی شێوە بیان نێرنەوە ئیتر ساڵێ دوان سیان 4 5 ئەمێنەوە لەوێ وردە وردای تر کۆنە بن هیوا هەیە 500 ساڵە چاوەڕێ ئەکا
بەس ئێستا وەکو لێرە با لە شاشەیە نارتێ و پیان بڵێم بڕیاری کوێنەیە هەیە ئەوەی کە ماوەی 10 ساڵی ڕابردوو لە وڵاتی بەریتانیا بێ هیچ تاوانێکی نەبوو بێ هیچ سەرپێچێکی نەبوو بێ ئەوە ئەتوانێت داوای مافی مانەوەی هەتایی بکە. ژیان ئەمەوێ بزانم هیچ ڕێگایەک هەیە بۆ پەڵبگرتنی پەنابەران یان پەنابەران یان نوێنەرانی کۆردەوەندی کوردی لەوێ وەکو ناڕزایەتیەک لە دژی ئەم بڕیاری بەریتانیا بۆ نردنەوەی پەنابەران بۆ کوردستان و بۆ وڵاتی ڕواندا بدرێت ینی هیچ پێشببینیەکەیە کە بتوان لە داهاتوە ئەم بڕیارە ڕابگرن سنوورداری بکەن. تەنها ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و مافی مرۆڤ ئەتوانێ ئەو ڕێگریە بکات. هێستەیان نەکردووە تا ئێستا هیچیان نەکرەوە خۆپیشاندان زۆرەکرێت ینی هەتا دوێنێش خۆپیشاندان بوو فیدراسیۆنی پەنابەران کاکتەشتی جەمال هەوڵێکی زۆر ئايات بۆ ئەوەی کە ئەم ڕێگریە بکە ئەنجومەنی چالاکوانان ڕۆژانە خۆپیشاندان سازەکەن. بەڵام حکوومەتی بەریتانیا لە ئێمە سووری لەسەرەوە لە ئێستادا سی پەنابەر مانیان کردووە خواردن ناخۆن ئەڵێن بۆ ئەوەی کە نەمانێنەوە بەس حکوومەتی بەریتانیا بە پێچوانەیە وڵێ ئەم بە پرۆسەکە پێشتر ئەخات لە بەرەوەی کە هیچتان لێنێ ئەتان بینەوێ. زۆر باشە ژیان مۆمبەرگ پامنێری ئەنارتی لە لەندەن سپاس بۆی میوانی ئێمە بووی سپاس بۆ تۆ ژیانگیان سپاس بۆ تۆی زانیارەکانی خۆشەویستان دانیت باش کوردستان بەسەر جەم بەرگە و بابەتەکانی و بارمەتی هاوکارانە پێشکەش کرد تا پرۆگرامێکی ترخواتان لەگەڵ بێ ماڵتان ئاوەدەن.